من ناوم أحمد حسين صادقة خەڵکی ئەم سلێمانیەم ئەم دوکانە لە ساڵی 52 بۆ 70 ساڵ زیاترە بێ ئەم دوکانە وجودی هەیە و خاوەنەکەی هێشتوێتیوانەیە لە کاتی خۆیان حاجی بەکر خۆ عەفویکە خوا لێی خۆش بێ ئەوەش ڕسمەکانێکی ئەو دوو کڕیوێتی ئێرە ئەو کاسە کڕی بە 900 دینار 900 دینار زۆر بوو خانوویەکەش پێ کڕی کڕیوێتیەکی لەو کاتەوە ئێرە کارخانەیە بوو ئیشکەری تیا بوو نزیکی 11 کەس ئیشی تیا کردووە خۆشی ئیشێ کرد خۆ ئافریکاوە جێگەکەیەتی و تقریبا 10 ساڵە بێ زیاتر لە بەوەستانمانە چونکە حاجی بەکر خۆی عەمبی خوای کرد 10 ساڵ پێش خۆی 4 ساڵە بێ عەمبی خوای کردووە بەس 10 ساڵە بێ ئەمیشە ناکەن چونکە توانای نەماوە خۆی چاوی کەس بوو بوو هێزی لێ بڕاو بووی سەر ئیشەکەی وەستانم ئێستا دانیشتن تەنها ئەگەر یەکێ قاچی سەقەت بێ مەسەڵەن بۆ نمونە قاچی کورد بێ ئێمە پێڵاوەکەی بۆ ڕاست دەکەینەوە بەرز دەکەینەوە چا قاچی ئەچێتە تایمی خۆی ئێستا ئەمی شەی تیاکەین و هیچ شتێکی تیا ناکەین جەفسەکانمان هێشتۆتەوانێ وەک مۆزەیەک بۆ جوانی بۆ نیازی فرۆشتنیان نییە کوڕەکانی سەر لێرە نین نایفرۆشن لەبەر ئەوەی کەواهی باوکیانە وەسەتی باوکیان بۆ تووبووی دوای من ئێرە زایە مەکەن لەو ساوەیە چۆن تو ئەو 4 ساڵە عەمبی خوای کردو حاجی بەکرد هێشتویان تو ئاوی نایفرۆشم دوکانەکەش بە موچیی خۆیانە کێشەیان نییە بای دوکانەکەەوە کێشەی موچیشیان نییە وەڵی ئەم مەکینانی کە هەیە ئێستا لێرا هەیە ئەمانە نزیکی 70 ساڵە هەن ئێستاش ئیشەکەن ئەمانە هەمووی دانیمارکین هی ئێرە نین کاتی خۆی ئەمانە هەموو ئیشیان کردووە پاریان پێ کردووە وڵی کاتی خۆی من لێرە شاگردی حاجی بەکر بووم خۆ عەفویکە لە مناڵم هاتووم بەردەستی ئەژوو وەردە کەوتنە ئیشکردن لەلای بووم بە خەلفە یعنی کە بووی بە خەلفە توانیت پێڵاو دروست بکەی ئەو کاتە پێڵاومان دروست دەکرد کڵاشیشمان دروست دەکرد لە هەمان کاتە هاوینان کڵاشمان دروست دەکرد شانانیش پێڵاو ئەم دوکانە کاتی خۆی کە حاجی بەکر کڕیبتی کارەبا نەبووە ئێرە کارەبای نەبووە عومەر عەلی ئەو کاتە پیاوانم متەسەڕف محافظی سلێمانی بوو شەوێکی لەوە ڕاستە مەشاکە لەبەر لۆکەژ و چراوشتی وایش دەکەین ئەسێ بە حاجی بەکر ئەنی وەرە بەلا من کارەبا دێمێ کارەبا کەم بوو لە سلێمانیام هەموو چەند شوێنێکی بوو ئەم بازاڕە هیچی کارەبای نەبوو هەموو چرایاندانە ئێستا حاجی خۆ ئافریکا چوو بۆ لای و کارەباکەی یایە و سردوو دیناری ئەو کاتی دەچوو بە دوو عەموچێنەی اینجا کە هێنای کارەبا پیا بوو اینجا وردە ئەم مەکینانەی هێنا ئەمەی هێنا ئەوەی هێنا ئەوەی هێنا ئەوەی هێنا ئەم مەکینانە هەمووی دانیمارکەوە هاتووە ئەو کاتە ئەم شتانەی ئەم مەکینەیە کە بەدەست دەکرا بەدەست تەرتیبات دەکرا و ئەیان کرد بە پێڵاو بەڵام ئێستا مەکینەکە پیا بووە ئێستا هیچی بەدەست ناکرێ ئینتاجی پێڵاوەکەش زۆرتر بوو بەدەست کەمتر بوو بەڵام کە مەکینەکان پیا بوو ئیتر ئاسانکاری دروست بوومان بە تایبەتی ئەو مەکینە زۆر گرنگ بوو ئەوەی دواوە چونکە قەراخی ڕێک و پێکە بەدەست نەمانەکرد عەزێتی یان بەدەستەکە ئیتر ڕۆژانە چەند شاگردێکی لێ بوو شاگردی وا هەبوو 12 زوو پێڵاوی تەواو کرد شاگردی وا هەبوو 6 جووت 8 جووت ئەمان دروست دەکرا و حاجی بەکر سەری خۆ ئافریکا سەری پێڵاوەکەی حازر دەکرد لە ماڵ و ئەیدووری ئەمان هێنا بۆ ئێرە لێرە ئێمەش تەواومانە کرد
لە هاوینیشە کلاش مادروست دەکرد ڕۆژتۆ هەبوو 200 جوت کلاش لەم دوکانە دروست کراوە هەڵبەت هەر بە سلێمانی نەبوو بەڵکو بۆ دەرەوەی سلێمانی بۆ هەولێر بۆ کەرکووک بۆ هەڵەبجە بۆ چوارتا ئەچوو بە هەموو هاتن لێرە بە جوملە ئەیان برد بۆ پارێزگەکانی تر ئەجا کەرەسی پێڵاوەکەش کە ئەیان هێنا ئەو کاتە پێش ئەوەی ئەم دوکاندان برێ پێڵاو نەبوو کارخانەی پێڵاو نەبوو هەر جۆرە پێڵاکەوە پێیانەوەی کەوش و جاش کەوش و یارم پۆتین و ئەمانەیان پێوت دوای کەس شەرم پیا بوو ئەو شەرمانی کە سەری پێڵاوەکەیە ژێرەکەی شەرم پیا بوو لە بەغاوە هێنایان ماوەیەک حاجیگە بگەر خۆ ئاوێکە ئەچوو لە مووسڵەوەی هێنا ئەچوو وەردەوەدە پێڵاو تەشەنەی کرد و زیاری کرد لە سلێمانیە لەوە پێشتر پێڵاو هەر نەبوو هەر ئەوانە بوو کە کوپی عەزم کردی ئەجا دوای ئەوە ئیمتیازێکی باشی هەبوو پێڵاوەکەی چاک بوو ئێستاش خەڵک ئەڵێ شتە پێڵاوم بە چاوکەن لە 2 ساڵە ئیش ناکەین پێڵاوەکانی چونکە باش بوو چاک بوو چەرمی چاکی بەکارهێنا و وەسای چاک ئیشی چاکە 3 تا 4 ساڵ بەرگەیە گرت جوتێ پێڵاو بڕافەکە جوتیار هاتن ئەیان کڕی ئەو هەموو دەشوت لەرەیان پێ کرد 4 ساڵ حەدبەری نایە زۆر قایم بوو ئەو کاتە پێڵاو ئێرە کە کۆن باشەکەم بە دینارێک و دینار و ڕوبعێک و ئاوای تر ماخریا وردە و لە زیایی کرد بوو بە 5 دینار بوو بە 10 دینار کەرەسەکە گران بوو کە گران بوو پێڵاوەکەش بەگرانە پرسە هەفتاوای لێ هات پێڵاوێک لە ماخریا گەیشتە 700 دینار 500 دینار 600 دینار ئەو ساڵی 92 ناوە چونکە پارەکە نرخی نەما بوو ئێرا بەگرانتر بەس پێڵاوی حاجبەکە بەڕاستی بێوێنە بوو لە عێراقا نەک لە کوردستانە 4 ساڵێک ئەو بنەی بەری نایە لێ 6 کوڕەکەی هەر ماوە پێڵاوەشی چاکە مەسەڵەن بۆ نمونە ئەو بنە بەریاوە کەپسێک هاتەوە لەسەر شێوەی ئەوسا ئەو پێڵاوە هەلا بێ ئەو بنەی لێ نابێتەوە ئەوە کەپسێکی باشێکە کوڕەکەی زۆر شارەزایی پیا ماوە لێ میشە ئەوە ئێستا لێرە نییە لە ماڵەوەیە نەهاتووە ئەچی خەریکی ئشکردم تا ئەم دەقەی هێناومان دانیشتین ئێستا ئەمانەوێ ئەم دوکانە نەپەوتێ هەر ئاوا بمێنە چوانەیە وەکو مۆزەیەک بمێنێتەوە بمان خەڵک زۆریان سەیریەکەن لە خارجۆیان ڕەسمیەگرم شتێکی جوانە ئەو ڕادیوانە ئەو ڕادیۆیە ئەوە هیچ زمانی حاجی خۆ ئافریکا ساڵی 50کانە ئەی کڕی دامانە ئیشمان پێ کرد و ئیتر بەو شێوەیە تا ئەم دەقەی هێناومانە ئەشە بەنسپەس پێڵاو لە بازار زۆرە بەس ئێمە دروستی ناکەین هۆکاری چییە؟ هۆکاری ئەوەیە ئەو چەرمە بهێنین لە ئێرانەوە یان لە تورکیاوە ئەو ژێری پێڵاوە بێنین لە ئێران یا لە تورکیا لە بەغاوە حسابمان کردووە نزیک 40,000ەکەوێ لەسەر خۆمان ئەو پێڵاوە چاکەی جاران کە ئەڵێم نەک پێڵاوی ئێستا بەڵام ئێستا کەس نایە چونکە لەبەر مزگەوتی گەڕادایان ناوێن 5,000 کێ ئەوە 40,000 پێیە 50,000 پێیە لەبەر ئەوە وازمان لێ هێنا چونکە قازانج ناکە و کەرەسەکەش نەماوە شاگردیش نەماوە بەڕاستی ئیشکە نەماوە منم خۆم تاقەتم نییە و کوڕەکەشی تاقەتی زۆر نەماوە بەخەوە ڕاستی بێ چونکە ئیشەکە قورسە ئەم ئیشە بە یەکەس و دووکەس ناکرێ دەشتێکی بەسەری پێڵاوەکە حازەکە ئەشتێکە بیخاستە قاڵب بێشێ بە تەواویکە ئەشێ بێ ئیشی مەکینەکان بکە ئەوسا 11 شاگرد هەبوو هەر هەمووی ئیشی خۆیە کرد و ئیشەکە بەڵێکە پیشە کرا
كلا وكش قايم وشاب أمو